جۆ بگرای دەوڵە من بۆ گۆڕ نابردنێ پارە جۆ بگرای دەوڵە من بۆ گۆڕ نابردنێ پارە دڵچی بە دنیا خۆشە سفڵەیان ڕۆژگارە سنتەری هۆشبان خۆیە جۆ بگرای دەوڵە من بۆ گۆڕ نابردنێ پارە دڵچیت بە دنیا خۆشە سفڵەیان ڕۆژگارە بەسەد دکتۆر چانابم من دڵم لەلای یارە بەسەد دکتۆر چانابم من دڵم لەلای یارە 24 ساعتی خوا من دڵم بریندارە 24 ساعتی خوا من دڵم بریندارە هەو گۆرانیەش پێشکەشاشی بۆ من هەوادارە كاكا هنري عاصفو كاكا محمد لقمان وعاصفة بريزانة بخير بن سرسر وسرشاوي ديار عليه يلا برون بدكتور بلين دستداد لابرينم برون بدكتور بلين دستداد لابرينم شون كما ساروا برم كردوا جينا گەنج یەتیم قوربانی بوو بۆ عەشق و بۆ ئەوینم گەنج یەتیم قوربانی بوو بۆ عەشق و بۆ ئەوینم ئەوە نەناس مەکە سەرما مەکولێنەوە برینم ئەوە نەناس مەکە سەرما مشێتی چاویشینە ئای چەند جوانە شاوی کاڵی پرچی عەرزی دەماڵی چەند جوانە شاوی کاڵی پرچی عەرزی دەماڵی هەڕ دەڵێم خۆشم دەوێی هەرچەند نەمێر منداڵی وەرە بە قوربانە بە شیشە جوانەی دەیناڵی هەی ئارەزوم لە ماشێکە ئارەزوم لە ماشێکە بمرم بۆ لێویاڵی ئارەزوم لە ماشێک بوو بمرم بۆ لێویاڵی دەیوت بڕۆ ئاسبێنە خاوەن ماڵ و مناڵی دەیوت بڕۆ ئاسبێنە خاوەن ماڵ و مناڵی ئەم شاوەڕوانیەی دیارە ڕێک بۆ باشەوی زستان لە ناو هەموو جوانانە دڵم داوە بە شێرسان ئاینیا جوانیە لە شێوەد گەڕاوم گشت کوردستان ئەو گۆرانیەم بۆ شیەیە سڵاو لە کاک پشتیوان بۆ حەمید و بەڵێن و بۆ بەحمەن و مام کاروان بۆ ستافە بەڕێزە من لایەن بوومە میوان بۆ ستافە بەڕێزە من لایەن بوومە میوان ئای قژت بەلولی جوانە بۆچی شانەی لێ دەدەی قژت بەلولی جوانە بۆچی شانەی لێ دەدەی دیارە تۆی خۆشەوێ بۆچی تانەی لێ دەدە ئای دیارە تۆی خۆشەوێ بۆچی تانەی لێ دەدەی خۆ کفری خودا نابێ جارێک باشێکی پێدەی های سڵاو لەو میوانانە لێرە بوومە ئامادەی
سڵاو لەو میوانانە لێرە بوومە ئامادەی کاک پشتیوان دەدوێن و نەڵێ مەیلم وێنادا سڵاو لەو کاک بەڵێنا کوڕیە خانەوادەی سڵاو لەو کاک بەڵێنا کوڕیە خانەوادەی ئەوە دیار عەلیە شوکەم بۆ کوڕی سادەی ئەوە دیار عەلیە شوکەم بۆ کوڕی سادەی خد الله ينفر نبوها بقدم يواريا خد الله ينفر نبوها بقدم يواريا شعرك انباسي يشقى دور لسياسي فاريا نادي اشكول يكسوس فيها سيستم باريا او قراني بوشيا او قراني بوشيا بو هوا داريا هرشي ميوان ليرا طلي ودياريا سنتری هوشمند کویا